دۆسیەی دووهەمی ئەم شەومان دەکەینەوە سەبارەت بە ئەو کێشەی لە کە ئەمریکایەکان ئیتر هاوکاریەکانیان بۆ کەمپی هۆڵ. کەمپی هۆڵیش یەکێکە لە مەترسیدارترین کەمپەکان پڕپڕە نزیکەی 20,000 گیرا و بەندکراوی داعشی تایە. مەترسی ئەمە لە چیدایە؟ ئەگەر هاتوو ئەم کەمپە لە شوێنی خۆی نەتوانن پارێزگاریان لێ بکەن یاخود ئەو قسەیەش هەیە کە عێراق دەیەوێت بیان گەڕێنێتەوە ناو عێراق. ئێمە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز مەحمە خەلیل پەرلەمانتاری پەرلەمانی عێراق کە ڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک مەحمە شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆت باش دەزانی کەمپی هۆڵ بۆمبێکی تەوقیت کراوە. ئێستا ئەمریکا هاوکاریەکانی بڕیوە لەو کەمپە و قسەیەکی شەیە دەڵێن لە عێراق دەیانوێت ئەم کەمپە بگوازنەوە بۆ ناو عێراق، یعنی لە عێراق بەندیان بکەن. ئێوە وەکو ئSD زۆرترین ئازارتان چەشتووە، هیچ کەسێک بەقەدەر ئێوە ئازار و جێنۆسایدی بەدەست داعشەوە نەچەشتووە. دەمەوێت بزانم قسەتان لەسەر ئەم بابەتە چییە؟ ئەگەر ئەمانە بگەڕێنەوە بۆ عێراق چی ڕوودات؟ سوپاس بۆ کەناڵی کوردستان 24 بۆ تەماشەوانی توا بۆ vê دەرفەکێ. ڕاستیە بەیانە سێەمە بابەتی کەمپی هۆڵ مە دەرێخستە و مەڕەخنال الکار و مەرج و ئارمانجە و پلانی حکوومەتی فدرالی کردە. ئەو کەمپی هۆڵ جەنابیتە ئیشارەت پێدانە 20,000 وەکو معلومات مای 70,000 خێزان و ئەندامی خێزانی داعش لێ کەمپێ دێنە و ڤەگەریان ئەوان الخاکە شنگالێ پیرۆژی ئەوژی ڤەکردنا برین و کول و ئازارێت مەیە و وەکو کە عقوبەیەکە بۆ خەڵکی کە پێکەفتە چێ خەڵکی چێ کۆمەلگەی ئێزیدی چێ ماڵی و بنەماڵی خودانی زەحایە و ئەوەشی ڕاستی یارمەتیەکە و هاریکاریەکەش حکوومەتی بەغدا بۆ خێزانی داعش و دانینە بە گوهستناوی بۆ کەمپەی جەدعال باشووری مووسلێدا سەر سنۆری حکوومەتی سەر سنۆری هەرێمی کوردستان ئەوژی بمبەیەکە هەچی دەمە هاتە فەجران لێنە جیلێ دووەم داعشی هەموو پەروەردەکرینە و پێرەوێتوان و ڕاستی کە ئەو بێنە ڕۆژێکێ لێ تەوقیتێدا بکار بینە جارەکە دیترێ بۆ گەشتبوونا داعش و کەمە تەوقیت هاتیەکردنشی و دەمێ لێ داوا عەفو العام و لێبورینی بەرلەمانی عێراقی مەدیسا شەرمەزار کرد بەرلەمانی عێراقی لێبورینەوەن سێدارکردنەوە و vêgavêda الحبسی غوێرانجی دا حتا vêgavêda بترش 9,000 چەکداری داعشن. کاک مەحمە با لەوەی ئەمریکا گەڕێن کە یارمەتیەکانی بڕیوە کە ئەوەش دیارە جێگەی پرسیارە، بەڵام پرسیارە گرنگەکە ئەمەیە بۆچی لەم کاتەدا عێراق دەیەوێ ئەوانەی لە ناو کەمپی هۆڵن و هەمووی داعشی مەترسیدارن بۆ دەیانەوێ بیهێنە دەشتی نینەوە، بۆ دەیانەوێ بهێنەوە ئەوێ. هۆکاری ئەمە چییە؟ چی لە پشت ئەمەوەیە بە بەڕوای تۆ؟ کاری ما پرسیارێکی بەرلەمانتاری من بۆ وەزیری هیچرا بۆ وەزیری کۆچ و کۆچبەران ئەرێ ئەوە ڤەگەریانە ڤیان خێزانەی داعش و ڤان دامی داعش ڤی تەوقیتیە ئەوە پلانی حکوومەتی عێراقیە ڤی دەمی دا ئەوژی لێبۆرینەکە دەمێ لێبۆرینە داعشدا ئەوژی بێنە مەشمولکردنە بە عەفو عام ئەم بەرنامەی حکوومیە ئەو فشارەکەش دەرڤەیە. ئەوە پرسیارەکە بەرلەمانی وەکو کە دیتنا من دیتی بۆ دەشتی نەوینەوە وەکو کە جەنابی تە ئیشارە پێدا میژی گوتی بمبەیەکە تەوقیت کردە دا ئەسایش و ئەمن و استقراری دەشتی نەینەوە جارەکە دیترێ لە واز ببێ مەترسیەک و فشارەک بێ سەر هەرێمی کوردستان. دوێم ڕاستی حکوومەتی بەغدا زەحیە
ضحية مالت خدانة عائلتي سبايكر شنغال ما إيزيديا مكونات دي خلق عراقي إهمال كرينا وزيري كوچ وزير کی فاشل او برنامه جارك ديتري برسيارة ما برسيار شويرمند شويرداري نتويا عراقي كير بريس قاسم الأعرجي شي بلاني وايا او يقول ضغطك دولي سرماية اري باشا ضغط دولي حتى فيقا باهتمامك وقشبونك ما نديتيا وزارتا كوچ برا خلقي مي الكامبيت مت آوار الهريمة كردستاني تشل كمبا ما في حقوق وان به همو حقوق ما في داينا مالي خيزاني داعش كانوا بقرينا كمبا جتعة اوجي دعمكش حكومة بغداد بو خيزاني داعش زور باشا كاد محمى همو لا باش دزانين يعني هو دارين بومبي توقيت كراوة كواتد دبيت شي بكري بۆ ئەوەی ئەم بۆم بە تەوقیت کراوە نەتەقێتەوە خۆ مەترسیەکەی وەکو ئێوەش ئاماژەتان پێدا بە تەنها بۆ سەر هەرێمی کوردستان نییە بەڵکو بۆ عێراق و بۆ ناوچەکە بۆ هەموویەتی هەمومان دەزانی کاتێک داعش هات نەک هەر عێراق و سووریا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش کەوتە مەترسیەوە کەواتە دەبێت چی بکرێ باشترین چارەسەر چییە بۆ کێشەی کەمپی هۆڵ كيشي كمبيول باشترين او كمبا هذا تأهيل كرن بني كفاقريابا دوام او هندك ولاتي ديترين نهلانا او وكي قوتي او قليشا يتخيزاني داعش فقرينا نيف جفاطاوان رفس كرياوا حق بو رفس بيتاتا تأهيل بقى دو لو بو موصلي بو لو جدعا بو لو في جغرافيتي كارين بلا بكن هر خيزانك داعش كي باريزجي تشل رمادية تشخلكي رمادية تشخلكي تكريتي تشخلكي بغداد تشخلكي ديالا بلاو كربانا وهذا تأهيل كرين ويا دو امن اسايشا هريما كردستاني يا عراقي يا هيزي تو بيماني همي المطرسيه دينا اريك بلانكش درفه دام فاهم بك الفي توقيتي ده ام باورت كن بشتي خيزانا جي فاغويزن اوان چكدار داعش الحبسه غويران والحبسه ديتري الروش حلاتی سوریا جارك ديتري بين رزگار کرنو بري نو تقريبا 400-500 اندامي وان چكداري وان هاتين رافين در كفتنو رزگار بونش ابو كوبچون هكي پلانك هي جارك دي نوجن کرنا داعش بو عراقي ابر سيارة ما وزيرة هجرة مهاجري بو شورداري نتويا عراقي بو دزگيت عراقي بو حكومتها بري سوداني او وكي غوري دستور غوري قانوني غوري ما في حقوقه او بر برسنج بر فيكشي بلان داني بانا تأهيل بلاف كربانا نهيلا رفض كربانا هندك شوان كربانا حفصيدة هندك سيدار كربانا ام باورت كن هتان وجي شصت هتا حفصت كيچي ما وكما ايزيديل وي كامبيديا زمان گوهارینا دین گوهارینا سراتي وان گوهارين ناو گوهارینا اري كي قربونا مكا كي ما في حقوق هذا ابا الشرما وشرما هرما زين چاكا امريكا بي دستويتي ده بي كا هيزي تو بيماني بي نكا حكومتا بغداد بي همي گناكارم بربري في ضرر مازال كالخلق العراقي وخصوصا جباتا ما يزيد ابوي زور باشا زور برز محمد خليل البرلمانتاري عراق راستو قول الشاري بغداد لقل ما بوي قال سپاس بو بشداري كرنتان لقل ما شوتان باش